گەنجان و لاوان بە گرنگی دەزانن بەشدار بن لە پرۆسەی سیاسی و دەنگدانیش بە تاکەڕێەکەی گۆڕانکاری دەزانن لە سیستەمی سیاسی. بەشەی لە گەنجان دەڵێن پێویستە ئەوانەی تەمەنیان ڕێگە پێدراوە بۆ دەنگدان تۆماری بایۆمەتری بکەن و کارتی دەنگدانیان وەربگرنەوە. دەنگدان پرۆسێکی گرنگە ئەم پێم وایە لە وڵاتەیە گۆڕانکاری بە گەنجان ئەکرێت. گەنجان داینەمۆی گۆڕانکارین و سیستەمی و داهاتوو ئیشکردن بەدەست گەنجان لە ئێستادا. بۆیە دەنگدان پرۆسی گرنگەوە من وەکو گەنجێک وەکو تاکێکی کۆمەڵگە کارتی بایۆمەتریم پڕ کردوێتەوە و هیوادارم هەموو گەنجێک کە تەمەنیان شمولی دەنگدانەکات بچن بەدەم کارتەکانیانەوە و دەستکەن بە پڕکردنەوەی کارتەکانیان. منوەکو گەنجێک بەشداری پرۆسی دەنگدان دەکەم و داوا لە گەنجانەکەم کە هەمویان بەشداریان پرۆسەیە بکەن چونکە بەڕاستی دەنگدان تاکە ڕێگەیە بۆەوەی گۆڕانکاری گرنگ لە ژیان و کۆمەڵگای میلەتا بکەین. سیمنەوە بە هەلە گەزانم بۆ گۆڕانکاری ئەگەرەتەوێ لە ژیانێکی ئاسوودە و کەسانێکی ڕووڕاست و حەق بێژ بێنە سەر حکم داوان لێکم کە بڕۆن ئەم پرۆسەیە جێبەجێ بکەن و بەژاری بکەن و فۆرمەکە پڕ بکەنەوانێ. من پێم وایە گەنجان داینەمۆی گۆڕانکارین پێویستە لەسەر هەموو گەنجێکە ئەو گەنجانی کە تەمەنەکەیان شمولی دەنگدانەکە بچن بەدەم کارتی دەنگدانەوە یان کارتی بایۆمەتریەوە بۆی وەری بگرنەوە بتوانن دەنگەکانی ئەم بدەن بۆی بتوانن گۆڕانکاری لە واقعی ئێستا هەرێمی کوردستانە دروست بکەن. بێگومان گەنجان ئەتوانن گۆڕانکاری بکەن چونکە گەنجان لە هەموو وڵاتێک داینەمۆی گۆڕانکارین و هەمیشە هەموو شۆڕشەکان بە گەنج کراوە و هەموو گۆڕانکاریەکان بە گەنج کراوە. ئەگەر گەنجان بڕۆن بۆ دەنگدان و بتوانن لە ڕێی دەنگەکانیان گۆڕانکاری لە واقعی هەرێمی کوردستان دابکەن دڵنیام کە ئەتوانن کە گۆڕانکاری دروست بکەن. کۆمەڵی دادگەری کوردستان هانی گەنجان دەدات بۆ ئەوەی لە ڕێگەی دەنگدانەوە چارەنووسی خۆیان دیاری بکەن و ئەو بێ ئومێدی لە نێو گەنجاندا دروستیان کردووە ڕوبڕی ببنەوە. کۆمەڵ داواش دەکات ئەوانەی بەرواری لەدایکبوونیان 2006 و ڕێپێدراون بۆ دەنگدان سەردانی بنکەکان بکەن بۆ تۆماری بایۆمەتری. بە دڵنیایی خۆی گەنجان ئەتوانێت بڵێ خاڵی یەکلاییکەرەوەی دەنگدانن چونکە ژمارەیەکی باشتیایە بەشداریەکەن. گرنگی بەشداریەمانەوەیە کە هەر لە ئێستەوە لە تەمێنی زۆر دەستیانە بێت لە دروستکردنی نەخشەی داهاتووی سیاسی لە هەرێمی کوردستان و ئەمانە ئێستا خاوەنی کۆمەڵێک گیرۆگرفتن و ئەم گیرۆگرفتانە دەسەڵاتێکی گەندەڵ لە هەرێمی کوردستان بۆی دروستکردن پێویستە بە زووی بەشداری بکەن و دەنگ بدەن بەو هێزانەی کە دژی قۆرەخکاری و ستەمکارین لە هەرێمی کوردستان وەک کۆمەڵی دادگەری کوردستان دەنگی پێ بدەن بۆەوەی کە بتوانن ڕۆڵیان هەبێت لە گۆڕانکاری خشتەی سیاسی لە هەرێمی کوردستان و سزادانی گەندەڵکاران. کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق بڕیاری داوە ئەوانەی تەمەنیان 1/1/2006 تاوەکو 25/2/2006 دەتوانن بەشداری لە هەڵبژاردننی داهاتووی کوردستان بکەن و ماوەی 10 ڕۆژ دانراوە بۆ ئەنجامدانی تۆماری بایۆمەتری. لە دوای بڕیارەکەشەوە گەنجان ڕوو دەکەنە بنکەکان. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.